دوجار سودانی ڕێگەیدا بارهەڵگرەکانی هەرێم بەرەو خوار و ناوەڕاستی عێراق بڕۆن. وەزارەتی ناوخۆش دەڵێت پشکنینی سۆناریشان بۆ ناکرێت. چەند ڕۆژێکە شۆفێرانی بارهەڵگر لەسەر تاسەری عێراق وەک ناڕەزایەتیەک بەرامبەر بە مامەڵەی بازگەکان گواستنەوەی کەلوپەل و کاڵایان ڕاگرتو و مۆڵەتیان داوەتە حکومەت تاوەکو ڕێگە چارەیەک بۆ کێشەکەیان بدۆزێتەوە. ئەمڕۆ نووسینگەی ڕاگەیاندنی سەرۆکوەزیرانی عێراق لە ڕاگەیەندراوێکدا ئاشکرای کرد محەممەد شیع سودانی لە کاتی پێشوازیکردنیدا لە سەرۆک و ئەندامانی سندیکای شۆفێرانی بارهەڵگر بڕیاری داوە کێشەکانیان بۆ چارەسەر بکات و ڕێگەیان پێ بدات بەرهەمەکانیان بگوازنەوە. نووسینگەکە ئاشکرای کرد لە کۆبوونەوەکەدا چەند ڕاستپاردەیەک دەرکراون کە ئەوانیش بەم جۆرن. یەکەم، وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن ڕادەسپێردرێت وێستگەکانی کێشکردن لەسەر ڕێگە سەرەکیەکان و دەواازەی شارەکان کارا بکات و تەرازووی زیرەک دابنێت. هەروەها پارەدانی ئەلکترۆنی بۆ کرێ و سزاداراییەکان بخرێتە جێبەجێکردنەوە. دووەم، نووسینگەی سەرۆکوەزیرانی عێراق دەسەڵات دەداتە دەستەی دەواازە سنووریەکان ئەو بارهەڵگرە سەرپێچی کارانە ڕابگرن و تۆمارکردنیان سنووردار بکەن، هەروەها دەست بگرن بەسەر ئەو بارهەڵگرانی کە مادەی قەدەغەکراویان گواستوتەوە. سێم، وەزارەتی ناوخۆی عێراق ڕێگە بە تێپەڕبوونی ئەو بارهەڵگرانە دەدات کە لە هەرێمەوە دێن و بەرهەمی ناوخۆیان بار کردووە بەبێ پشکنینی سۆنار. چوارەم، وەزارەتەکانی پیشەسازی و کشتوکاڵ و دەستەی نیشتیمانی وەبەرهێنان ئەو پرۆژە و کارگانە پابەند دەکەن کە لە پلاتفۆرمی بەرهەمی ناوخۆیدا تۆمار کراون بە دانانی نیشانەی بازرگانی. پێنجەم، دەستەی دەواازە سنووریەکان ڕێگری لە مانەوەی بارهەڵگرەکان دەکات بە شەو لە گۆڕەپانەکانی ئاڵوگۆڕی بازرگانی لە وڵاتانی دراوسێ و پێویستە ڕێکارەکانیان لە ماوەی 24 کاتژمێردا تەواو بکرێت. شەشەم، دەستەی گشتی گومرگ لە ژوورەکانی کۆنتڕۆڵی ئامێرەکانی سۆنار لە نووسینگەکانی گومرگ ئامادە دەبێت بۆ تۆمارکردنی حاڵەتە گومانناویەکان. حوتەم، وەزارەتی گواستنەوە بەڵگەنامەی ڕادەستکردنی کۆتایی کاڵاکە دەداتە بارهەڵگرەکان لە دەواازە سنووریەکان وەکو بەڵگەنامەیەکی فەرمیش مامەڵەی لەگەڵ دەکات. هەشتم، فەرماندەی ئۆپەراسیۆنە هاوبەشەکان ڕێگا بە هاتوچۆی بارهەڵگرەکان دەدات لە ڕێگەی نێوان نوخەیب ڕێگەی خێرایی نێودەوڵەتی بە درێژایی 24 کاتژمێر. نۆیەم، وەزارەتی نەوت هەر دوو ڕۆژ جارێک بڕی 250 لیتر گاز بۆ بارهەڵگری قەلاق دابین دەکات.